لە حکمەتەکانی خۆداپۆشینی ئافرەت بۆ ئەوەیە کە بیسەلمێنێ کە ئیمانداری ڕاستەقینەیە، کە پابەندی دینەکەیەتی، کە پابەندی بڕیاری پەروەردگارە. گەورەی ئینسان لەوەدایە کە ئینسان بەندەی خوای پەروەردگار بێت و ملکەچی خوای پەروەردگار بێت. بەڕێزان تەماشاکەن خوای پەروەردگار پێمان دەفەرمێت: يا أيها النبي قل لأزواجك وبناتك أي پیغمبر صلى الله عليه وسلم بخيزانة كانت بلي بكس كانت بلي ونساء المؤمنين بهمو أفرتان إيمان دار بلي بعد شون بن شخصيته كسياتيان شون بيت يدنين عليهن من جلابيبهن بعد چارشێوەکانیان جوان بەسەر خۆیان دادەن، خۆیان داپۆشن، خۆیان پۆشتەکەن، تەنها دەم و چاوی دەست نەبێ، شوێنەکانی دیکەیان بە دەرەوە نەبێت. بۆچی جا قورئان حکمەتەکەمان بۆ ڕوون دەکاتەوە بەڕێزان. ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين. ئەوە باشترە، نزیکترە بۆ ئەوەی کە بناسرێن خاوەنی حیا و حرمەت و کەسایەتی خۆیانن، خاوەنی شخصیاتی خۆیەتی، بۆ ئەوەی بناسرێ ئەو ئافرەتە ئیماندارە وەڵامی پەروەردگاری داوەتەوە، و بۆ ئەوەی لە تەماع و چاوی ئەو کەسانەی کە دڵیان نەخۆشە ئەو ئافرەتەیە پارێزراو بێت. بەڕێزان ئەو حکمەتەکەی قورئان بۆمان ڕوون دەکاتەوە. بۆیە یەکێکی دیکە لە حکمەتەکانی ئەوەیە بۆ ئەوەی بیسەلمێنین کۆمەڵگەی موسڵمان پابەندی بڕیاری شەریعەتەکەیەتی، پابەندی بڕیاری خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. والله گەورەی ئینسان، شخصیەت و کەسایەتی ئینسان لەوەدایە کە ئینسان پابەندی بڕیاری شەریعەت بێ و پابەندی خوا و پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم. بەڵام ئێستا جاری وا هەیە واقعی خۆمان دەبینین، ئینسانی وا هەیە خۆی بە موسڵمان دەزانێت، موسڵمانە کە لەی دەپرسی دەڵێ بەڵێ موسڵمانە، مامۆستا چۆن موسڵمان نێم؟ کەچی تەماشا دەکەی هیچی بەسەر هیچەوە نییە، کەچی تەماشا دەکەی بەرگ و پۆشاکێکی لەبەردایە هەروەکو ئەوەیە کە لەبەری دانەبێت. برایەک گێڕایەوە گوتی جارێکیان مامۆستایەک لە یەکێک لە شارەکانی خۆماندا دوو ئافرەت دەبینێ کە زۆر بە شێوازێکی خراپ سفور بوون، خۆیان دانەپۆشی بوو، ئەعزایەکانیان بە دەرەوە بوو، تەنانەت بەرگ و پۆشاکێکی وایان لەبەردا بوو وەکو ئەوە کە هەر لەبەریاندا نەبێت. گوتی مامۆستایەکە زۆر پێی سەیر بوو، پرسیاری لەو دوو ئافرەتەیە کرد، گوتی زەحمەت نەوێ پرسیارێکم هەیە لێتان ئیجازە هەیە و پرسیارەتان لێ بکەم؟ گوتیان فەرموو. گوتی وەڵڵاهی پێم سەیرە ئێوە موسڵمانن یان مەسیحین؟ دەمەوێت بزانم موسڵمانن ئێوە یاخود نا؟ گوتیان مامۆستایی چۆن موسڵمانین؟ ئەرێ وەڵڵا بەخوا موسڵمانین و نوێژیش دەکەین و کوڕە بەخوا قورئانیش نەخوێنین لە ماڵەوە. مامۆستایەکە دەڵێ پێم گوتن باشە ئەی کە قورئان دەخوێننەوە و نوێژ دەکەن، ئەی برام عەجایە بۆچی ئاوا خۆتان ڕوود کردوتەوە؟ ئەی بۆچی بەرگ و پۆشاکتان لەبەردانیە؟ ئەی بۆچی خۆتان جواندا نەپۆشیەوە برام؟ ئەی کە قورئانت خوێندوتەوە خوای گەورە پێت نافەرمێ وەنیساء المؤمنین، پێیان بڵێ دەبێ ئافرەتی ئیماندار خۆی داپۆشێت، دەبێ ئافرەتی ئیماندار پۆشتە پێت و ئەعزاکانی خۆی داپۆشێت. دەی برام یەکێک لە حکمەتەکانی ئەوەیە ئێمە بیسەلمێنین لە مەیدانی واقعدا کە موسڵمانین، چونکە ئینسان کە بە زمان بڵێ موسڵمانم بەڵام لە مەیدانی واقعدا بەکردەوە نەیسەلمێنێ کە موسڵمانە، بەڕاستی موسڵمانەتیەکەی هیچ معنایەکی نییە. بۆ ئەوەی کە بیسەلمێنین موسڵمانی ڕاستەقینەین، کۆمەڵگەیەکی موسڵمانین، دەبێ ئافرەت و پیاو پابەندی شەریعەت و بڕیاری خوا و پێغەمبەر بێت کە گەورەی ئینسان و کەسایەتی ئینسانیش لەوەدایە. بەڕێزان